سپاس دکتۆرەی جان دەستخۆشی و بەرنامەکەتان لێ یەکەم بەڕاستی دکتۆرەی جان ئێمە خۆمان ئافرەتین و ئەزانین لە بارودۆخی کۆمەڵگای خۆمانە چۆنە هەم لە دام دەستگاکانە هەم لە خوێندنگەکانە هەم لە شوێنە تەندروستیەکانە کە عام ڕۆژتوین شتەکانمان هەمووی بە چاو بینی و ئەزانین ڕاستێکی کە ئەوانەی کە لەوێن ئەها چۆن ئەڵی بە پەنجەی دەست بژێراون چۆن بوونێتە ڕقەم ئەو کەسانەی کە نیمچەڕوتن بوونێتە بەرچایی بوو ئەو کەسانی کە لەوێن هەم مۆزەفەکانە هەم ئەوانەی مراجعەکانە کە ئەچنە ئەوێ بوو بێتە بەرچایی لە بەرچایی هەمویانە و باسییانەکەن چۆن ئێستا من ڕاستیەکەی ئەوەی کە ئەیبینم لە دامودەستگاکانە ئەوەی کە وتیوتی لەسەر خەڵک ئەوترێ و ئەوەی کە باسی ئافرەتە کرێ و ئەم وایە ئەو وایە ئەو وایە خۆیان گوناحبارەکەن و خۆیان نەزەری خراپ ئەکەن بەڕاستی ناچن دوو قسەی خێری بۆ بکەن یان دووشتی باش بڵێن لەسەری یعنی ڕاستیەکەی وای لێ هاتۆ کۆمەڵگەی ئێمە هەمووی بۆتە قسە و باس و ئەوەی کە ناچن چارەسەریکەن خراپتری ئەکەن باشتری ناکەن ئێستا ئەم بەڕێزەی کە وا ئەڵێ باشی ناکەم لەوانەیە لە ڕقی خۆی وا بڵێت بەڵام دوو کەسی باش هەستێت دوو مڕعاتی بکە دووشتی باشی فێرکە دوو قسەی باشی پێ بڵە بڵێ کچەکەم تۆ سبەینی ئەبیتە دایک ئەبیتە نمونەی مناڵەکەت ئەبێ بە شێوازێ بیت مناڵەکانی دوا پەروەردە بکەیت کە جیلی دوای تۆ باشتر بێ نەوەکە خراپتر بێ چاو لە چاوکەری مەکە شتێکی وا مەکە هەنێک کەس ئێستا ئەم ئافرەتی کەشکە لە ڕقەبەتی لەگەڵ مردەکەی ئەکا بەڕاستی شتێکی جوان نییە چۆن تازە شوت کردووە لەبەر خاتری جلوبەرگێک ئامادەیە ژیانی هاوسەری خۆی تێک بە تێک بێ لەبەری کە ژیانی مناڵەکەش تەفەوتێنی تۆ مناڵەکەت باجەکەت ئەیە خۆت نایی سبێنی لەوانەیە شوکەی تۆ بە کەسیشکە بەڵام مناڵەکەت گەورای بە باجی ئەیە پەشیمانی ژەبیتەوە بەڕاستیەکەی کۆمەڵگەی ئێمە ئەوەی هەوڵی جلوبەرگ و میچاج و خۆ دەرخستن ئەیان بەڕاستی ئەگەر وەکو وڵاتانی کە بیرکەنەوانێ و کە هەوڵ بن بۆ ئیشوکار و بۆ ژیانی ڕەمعیشتی ڕۆژانیان و بۆ ئەوە هەوڵ بن قەت بی لە جلوبەرگ و لەوە ناکەن ئەنیمە بەداخەوە ئەبینین کە ئەم خەڵکەش وای کردووە کە کەسی بەرامبەر بەم شێوازە بیر لە جلوبەر بکاتەوە ینی ئەم خەڵکەش ئەوەنە بیر لەوە کاتەوە ئایا ڕگەزی بەرامبەر چەند جوانە تەنها سێری ڕوخسارەکە تەنها سێری شکڵ و شێوە ئەکا تەنها سێری ئەوەکە جلەکەی چی بێ مکیاجەکەی چۆن بێ ڕەنگی قژی چۆن بێ ینی ئەمەنە تەرکیزیان لەسەرەوەی وایان کردووە ئافرەت تەنها ئەمە بێ بە خولیای تەنها ئەمە بێ بە ئامانجی تەنها ئەمە بێ بە خەونی کە جوانترین شێوە خۆی دەرخات ینی بەڕاستی ئەمەش خەتای کۆمەڵگەکەی خۆمانی تایە کە بەتەنها تەرکیزیان لەسەر ئەو لایەنەیە ئایا ئەم کچە چەندێ جوانە دکتۆرەی جان ڕاستیەکەی پێت بڵێم ئێمە کۆمەڵگەی ئێمە بتێ نەتێ بۆ شێوەیە قبولی نییە ئافرەتێک بێت بۆ شێوڕۆتە بێتە بەردەی میێوانێ بۆ شێوەیەک بیبینێت بڕۆ سێری وڵاتانی دنیا کە ئەیبینی لە هەموو ئاما ئافرەتەکانیان هەمووی ڕوتن کە سەریشیان ناکات بەڵام لە دام و دەستگاکان و حکومەکانی کە ئیشەکەن بە شێوازێکی جوان خۆت فەرموود کە شتێکی جوانیان لەبەرە ڕێکوپێکە و ئەسڵان سەرنجی خەڵک ڕناکێشن بۆ لای خۆیان ئەوەی کە سەرنجی ئیشەکەیان و هەوڵی ئیشەکەیان سەرنجی جلوبەرگەکەنیان خۆزگە ئێمەش بۆ شێوەیە بووینایە خۆزگە نعنی شتێک وایە بۆ شێوەی کە وەکو وڵاتان بیرمان کردایەتەوە نوک و دواکەوین و جیل بە جیل بچینە پێشەوە نوک و بچینە دواوە دەستەکانە خۆش بە خاتون گیان بێگومان بەم شێوازێ